لە یادمان پرۆژەیەکی دەستگای تەندروستی پێشمەرگەیە کە بیرۆکەی لەلایەن پزیشکان و کارمەندانی ئێمە دانرا لە بیدایەتەوە ئێمەش تەبەنی پرۆژەکەمان کرد تاوانم پرۆژەیە بریتیە لەوەی کە بەهۆی ئەم پرۆژەیە بۆ ئەوەیە کە دووسێشت بکەین یەکەمیان ئەوەیە کە ئێمە خۆمان کۆڵسەنتەرێکمان هەیە پەیوەندی ئەکەین بە هەموو ئەو کەسانەی کە بوون منان کۆمەڵی کەمەندامانی سەنگەر پێشمەگە دەرینەکان کۆمەڵی پێشمەگەدانە بڕاوەکان و هێزی پێشمەگەش لە پاشان و کە سوکاری شەیدان لە پاش ئەم پرۆسەیە هەمووی محاولە ئەکەین لە ڕێم کۆڵسەنتەرەوە کە بە هاوکاری کۆمەڵی خوێندکاران و کۆمەڵی کەمەندامانی سەنگەر و هەروەها بە کۆمەڵێک بە هاوکاری بەڕێوەبەرایەتی پۆلیسی ئاچووی سلێمانیش جێبەجێیەکەین ئەوەیە کە پەیوەندیان پێوەکەین لە ئەحوالیانە پرسین کە ئایا ئەحوالیان لە ڕووی پزیشکیەوە چۆنە و ئەوەشمانەیە بزانین کە ئایا ئەم لە ڕووی کۆرۆنا و ئەوە پرسیاریان لەکەین ئایا هیچ کەسێکیان تووشی کۆرۆنا بووە یعنی بۆ نمونە ئەو پرسیارانێکی ئەمە لەکەین ئەوەیە کە بۆ نمونە کۆکە و هەیە پلەی گەرمی لەشت بەرزە یاخود سنگت توندا ئەمە بۆ ئەوەی بەشی یەکەمی پرسیارەکانمانە کە ئایا بزانین ئێمە هیچ شوبهەیەکمان هەیە لەناو ئەو بەڕێزانی کە پەیوەندیان پێوەکەین ئەمە یەک دووەم شتیش حاڵەت دووەمەوەیە کە ئایا ئەو کەسانە کە نەخۆشی درێژخایانیان هەیە ئایا دەرمانی پێویستیان لەبەردەسایان نا ئەگەر هیچ نەوێ بۆ ئێمە بتوانین و ناوی دەرمانەکە ناوی عیلاجێکەیەتی لێ ئەپرسین و عنوانەکەی لێ ئەپرسین بۆ ئێمە بتوانین هەر هیچ نەوێ بەشی ئەم مودەیی کە لە ماڵەوە و هاتچۆکردن زەحمەتە بۆ چوونە دەرەوە ئەوانە بتوانین بۆ بەشی ئەم مودەی بۆ بنێرین ئەمیش بە هاوکاری ئەو تیمانی خۆوان بێ بەرامبەر هەمووی خۆبەخشە هەرچی لێرەیە خۆبەخشە و ئێمە هەوڵە دەین کە ئەم پرۆژێکی زۆر جوانی نیشتیمانیە کە خۆمان لە خەڵک بپرسینەوە گلەیەکە ئەوە بۆ هەندێک جار ئەوە بۆ کە خەڵک گلەی کرۆ کە ئێمە لە کاتی ئەزماتە مەسەن زۆربەی کات بەهۆنی مەشغەڵەتمانەوە نەمان پرسیوەتەوە بەڵام ئێستا ئەم جارە ئێمە ئەمانەیە و دەستگای تەندروستی وەکو یەکێتی نیشتیمانیش ئەو ڕێژکەی بشکێنین ئێمە خۆمان پەیوەندیەکەین ئەگەر شتێکت پێویستە بە هاوکارت بین خۆی ڕاستەکەی ئەوەی ئێمە لە تواناماندایە تەنها توانە تەندروستیەکەیە ئێمە هاوکار و خزمەتی خەڵکین دەستگای تەندروستی پێشمەرگە توانیان دەستپێشکەری باشکەن داهێنانی باشکەن دروستکردنی نەخۆشخانەی ئاسا ئێستش ئەمە بۆ هاوکاری کەرتی تەندروستی کە جێ دڵخۆشیە هەم دەستخۆشی لەم کچ و کوڕە گەنجاناکەم لە کۆمەڵی خوێندکارانەوە کە هاتوون بۆ هاوکاریکردن و بە خۆبەخشانە هاتوون لەگەڵ دەستگای تەندروستی پێشمەرگەم کۆڵ سەنتەریان پێگەنەوە لێرەوە پەیوەندیەکەن بە هاوڵاتیان پەیوەندیەکەن بە پێشمەرگە کەمەندامۆکانی سەنگار پێشمەرگە دێرینەکان پەیوەندیان پێوەکەن کە لەم کاتێک کە ڕەنگە گران بێت لە ماڵەکانیان بچنە دەرەوە علاجی نەخۆشی درێژخایان وەرگرنیان پێویستیان بە علاجی بگەوەریگرن ئەمە لێرە پەیوەندیان پێیەکەن و لێیانە پرسن پێویستیان بە چه علاجێک بێ لێرە ئەمان خۆیان بۆیان نەگەێنە ئەو شوێنانە دیارە بە پێوەی کە لەبەردەسایەکە حساباتی وردی خۆیانیان کردووە جێی دەستخۆشیە دیارە دەست پێشخەریکەری ئێستایان بە حقات شتێکی نمونەیە شتێکی زۆر قورسە کە ئەرکێکی زۆر قورسە کە خشیانتە سەرشانی خۆیان من بە ناوی سکەتارێتی کۆمەڵی کەمەندامانی سەنگەر و هەر جەملقەکان و کەمەندامانی سەنگەرەوە دەستخۆشییان لێ یەکەم بە حقت کە هەموو کاتێک ئێمەیان لەبیر بووە لە هەموو ناخۆشیەکانە لە هەموو نەهامەتەکانە لە هەموو کاتانی کە تەلەفۆنێکمان بۆ کردبێتن بۆ چارەسەری کەمەندامێک ئەمانە دایمە لەسەر خەت بوون و لە خزمەتی کەمەندامانە بوون من لێرەوە دەستخۆشی لە یەک بەیەکی هەموو ئەو کارمەندانە و دەستگای تەندروستی بەعام لەگەڵ دەستخۆشی بۆ دەستگای تەندروستی پێشمەرگە لێرەوە داوا لەسەر جەم هەواڵانم دەکەم پێشمەرگە کەمەندامەکانی سەنگەر پێشمەرگە دێرینەکان ئەمانەی کە تا دوێنێ بە گیانی خۆیان بە جەستی خۆیان خزمەتیان بم ئەمڕۆ کە ڕوبەڕووی ڤایرۆزێک بووینەوە بە ناوی ڤایرۆزی کۆرۆنا لە ئێستادا بۆ ئەوەی کە هەست بەو مەسئولیەتە بکەن کە بلایەنی پەیوەندیدار وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو دەستگای تەندروستی ئامادەی ئەوەی هەیە کە هاوکارتان بێ بەدەنگتانەوە بێ لە ئێستادا کە پێویستان بە هەر شتێگە بێت لە ڕووی پێداویستی پزیشکی بۆ تەندروستی خۆتان دەتوانن یان ئێمە ئاگادارکەن یان ڕاستەوخۆ پەیوەندی بە قسەخانەی شۆڕشەوە بکەن بۆ هەرێکێک لەو پێویستیانە ڕۆژانەش لە خودی سەنتەری کۆڵ سەنتەرەوە پەیوەندیتان پێوە دەکرێت